یاری ئەوەیدا کە وەک ئەزانن ئەم وەزارەتە لە کاتێکە یەکگرتو ڕۆڵی ئەساسی هەبوو لە ڕێخستنی حکوومەتی بنکەفراوان لە خواستەکانی یەکگرتووە وەزارەتی کارەبای تێدا نەبوو، چونکە ئامانزانی ئەم وەزارەتە ئیشەکانی دابەش بوو بەسەر چەند وەزارەتی ترا و ئەمە ئاڵۆزیەکی زۆرە ئەگرنجێت لە دوجارە ئێمە نەتوانین بە ئەرکی خۆمان هەستین بەو تموحەی کە هەمانە بۆی خزمەت بە هاوڵاتیان بکەین لەسەرەو بنەمایە. بەڵام ئلحاحی زۆری حکوومەت لەسەرەوەی کە چاوەڕێ یەکگرتووین کە بتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێ لە چاکسازی لەم وەزارەتە تەکلیفیان کرد بە مەرج کە ئێمە ئەم وەزارەتە وەربگرین و ئەوە بوو هەر ئالێرا لە مؤتەمەر سەحەفیەکە مەرجەکانیش ڕاگەیەنرا. بەڵام بەهۆی ئەم وەزعەوە کە هات بەسەر حکوومەتە هەردوای زۆری پێنەچوو کە کاریگەری لەسەر هەموو بوارەکانی ژیان و هەموو وەزارەتەکان و هەموو بڕگەکانی حکوومەت کرد، کاریگەریشی لەسەر وەزارەتی کارەبا هەبوو کە نەیتوانی پابند بێ بەو بەڵێنانەی دای بۆ پشتیوانیکردنی ئەو بوجە گەورەی کە جاران بۆ وەزارەتی کارەبای دانابوو. لە ماوەی ئەم ساڵ و نیوە ئێمە چەند جار لەگەڵ حکوومەت دانیشتووی داوامان کردووە کە ئەو پلانەی کە وەزیر دایڕشتووە بۆ ئەوەی ئەم وەزارەتە چاکسازیەکی جدی تیا بکە دەعممان بکە، بەڵام نەیتوانی لەبەر ئەو زروفەی کە هەیە هەموو جارێک تاکیدیە کردەوە. ئێمە دڵنیا بووین کە حکوومەت ناتوانێت بەدەم خواستەکانی ئەم وەزارەتەوە بێت و ئێمەش لەگەڵ ئەوە شاخۆتان نەزانن سەرۆکی حکوومەت لە چەند شوێن ستایشی ڕۆڵی وەزیری کردووە و ستایشی ڕۆڵی یەکگرتووی کردووە و بۆ جددیبوون و لەگەڵ ئەوەی کە بەرنامەمان هەبووە بۆ چاکسازی لەم وەزارەتە. بەڵام ئەمڕۆ گەشتونێتە ئەو قەنەعەتەی کە ئەم وەزارەتە لە لای ئێمە بێ مەسئولیەتێکی گەورەیە، ڕەنگە نەتوانین لە ئاست ئەو بەرپرسیارەتیا بین، بۆیە ئێمە بڕیارماندا کە وەزارەت ڕادەستی حکوومەت بکەینەوە و جەنابی وەزیرێکی ئیستیقالە بکا و دەست لە کارکێشانەی خۆی دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت گەڕایەوە ئێستا لە دەرەوەی وڵاتە هەوڵماندا پەیوەندی پێوە بکەین، بەڵام نەمانتوانی دەستمان بکەوێت و دوای ئەوەی ئەو گەڕایەوە ئەمیش وەزارەت ڕادەست دەکاتەوە و ئێمە لە ڕاستیە بەڕێزان ئەمە هیچ ڕاکردن نییە لە مەسئولیەت. ئەگەر دڵنیا بووینایە حکوومەت ئەتوانێ پابند بێ لە ئایندەیەکی نزیکیشە بەوەی کە خواستەکانی ئەم وەزارەتە دابین کە ئێمە هەرگیز لە مەسئولیەت ڕناکەین و ڕاشمان نەکردووە، تەنها خەمی هاوڵاتیانمانە، چونکە ئەم وەزارەتە دابەشە بێت داواکەین حکوومەت خۆی میکانیزمێکی بۆ بدۆزێتەوە. ناکرێ بەرهەمهێنان لە شوێنێک بێ، سوتەمەنی لە شوێنێک بێ، مالی عایدی وەزارەتێکی تر بێ، نقل و تەوزیعیش عایدی وەزارەتێکی تر بێ. بەم میکانیزمە ئەم وەزارەتە ناتوانێت کاری خۆی بکە مەگەر بوجەیەکی زەبەلاحی وەکو جاران دەستکراوە بێ، بەڵام ئێستا ئەوە ممکن نییە بۆ حکوومەت. بۆیە حکوومەت پێویستەکە لەسەری ڕێگە چارەیەک بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە گەورە کە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانەوە هەیە و ئێمە ئەمڕۆ بڕیارماندا بە ڕادەستکردنەوەی ئەم وەزارەتە بۆ حکوومەت و جەنابی وەزیریش ئێستا لەگەڵیان بۆ ئەوەی بۆتان ڕوو بکاتەوە کە بەرنامەی کاری چی بووەوە. بەم شێوەیە ئەمڕۆ ئێمە هەڵوێستی خۆمان دیاریەکەین، ئیتر حکوومەت خۆی مخەوەلە چی لێکات دەمجیەکە ئەیداتە کەرتی تایبەت هەرچی لێکات خۆی ئازادە، گرنگەوەی مەسئولیەتەکەی لە ئەستۆی ئێمەدا نەمێنێ. سپاس بۆ هەمووتان. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان بە خێراتنی هەموو لایەکتانەکەین، هەروەکو جەنابی دکتۆر محەممەد یاری دەدەری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕوونکردنەوەی پێویستیدا ئێمە تەئیدی هەموو ئەو ڕوونکردنەوانە ئەکەین. بەندە لەسەر بڕیاری مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان پابەندین بە هەموو ئەو بڕیارانەی کە دراوە دوای ئەوەی کە وەزارەتی کارەبا لە کابینەی هەشتەم وەرگیرە و لەلایەن سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بە بەندە تەکلیف کرام کە ئەم وەزارەتە وەربگرین. ئێمەش بەرنامەیەکی تێر و تەسەلماندانە، پلان و کارنامەیەکی تۆکمەماندانە دوای دراسەکردنی هەموو
قەیران و کێشە و گرفتەکانی و میکانزمی چارەسەرکردنی و پێویستیەکانی ئەو چارەسەرکردنەش. ئەوە بوو ئێمە هەر ئەو ڕۆژەی کە سوێندی یاساییمان خوارد لە پەرلەمان بۆ شەوەکەی یەکەم وەزیر بووین لە کەناڵی ڕوودا و بەرنامەی خۆمان پێشکەش کرد بە جەماوەر و وتمان ئەم بەرنامەیە خاڵ بە خاڵ جێبەجێ ئەەکەین بۆ ئەوەی بتوانین باشترین و چاکترین کارەبا کە یەکێکە لە پێویستیە هەرە سەرەکیەکانی هاوڵاتیانی کوردستانی خۆشەویست بۆیان دابین بکەین. و هەر یەکەم وەزیر بووین لە پەرلەمان ئەو بەرنامەیەمان خوێندەوە و هەموو ڕاستیەکانمان خستە بەردەم پەرلەمان و یەکەم وەزیریش بوون کە بەرنامە و پلانی خۆمان لە ئەنجومەنی وەزیرانە خوێندەوە و پەسەند کرا. بەڵام دیارە بەرنامە هەرچەند و پلان هەرچەندە تۆکمە و بەهێز بێت، بەڵام وەختێک کە بوجێی پێویست لەبەر دەستان نەبوو بۆ جێبەجێکردنی تۆ ناتوانانی ئەو بەرنامەیە بخەیە بواری جێبەجێکردن. وەکو کاک دکتۆریش ئاماژەی پێکرد، ئێمە هەر لە سەرەتاوە ئەمانزانی گرفتی وەزارەتی کارەبا لە چییە؟ بۆیە ئەو کات بەڵێنی ئەوە درا کە هەموو گرفتەکانی ئەم وەزارەتە لە دابینکردنی بوجەی داهات کە بۆ وەزارەت بگەڕێتەوە کە بتوانین گیر و گرفتەکانی ڕۆژانەی پێچارەسەر بکەین و بوجەی پێویستی بۆ چاکسازی هێڵەکان و فراوانکردنی وێزگەکانی گۆڕین و هەروەها دابینکردنی سوتەمەنی پێویست بۆ ئەوەی ئەو یەکانەی کە بە سوتەمەنی ئیش ئەکەن بەردەوام بن. ئێستا ئەزانم کە ئێمە 1500 مێگاوات کارەبا وەستاوە لەبەر ئەوەی کە سوتەمەنی نییە ئیشی پێ بکەین و ئەوەندەی کە ئێمەش ئاگادارین لە داهاتووشە زەحمەتە بتوانرێ ئەوە جێبەجێ بکرێت. و بۆیە کە ئەمڕۆ و لە ڕۆژانی ڕابردوو سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و مەکتەبی سیاسی دوای تاوتوێکردنێکی وردی ئەم وەزارەتە کە یەکێکە لە وەزارەتە هەرە گرنگە خزمەتگوزاریەکان و پەیوەندی بە تاکتاکی هەموو خەڵکی کوردستانەوە هەیە، بڕیاری ئەوەیاندا کە ئەم وەزارەتە ڕادەستی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە و بەندەش وەکو وەزیری کارەبا وەزارەتەکە ڕادەست بکەمەوە و لە ڕۆژانی داهاتوو دەست لە کار هەڵگرتنی خۆم لەم وەزارەتە پێشکەش بکەین بە جەنابی سەرۆکی حکوومەت دوای ئەوەی کە گەڕایەوە. و ئێمە بەندە و هەموو ستافی وەزارەت هەر لە کارمەندێک و کرێکارێکی فەنی هەتاوەکو هەموو ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت کە سەرجەم ڕاوێژکاران و بەڕێوە بەرگشتیەکانی تێدایە هەموو هەوڵ و توانای خۆمان لە ماوەی ئەو ساڵونی وەدا خستەگەر بۆ ئەوەی بتوانین کێشە و گرفتەکان چارەسەر بکەین و ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات گرفتەکانی وەزارەتی کارەبامان ئەگەیان بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە چارەسەر بکرێت. بەڵام وەکو هەموو لە ئاگادارین کە قەیرانێکی دارایی سەخت ڕووی کردوتە هەرێمی کوردستان و بوزەیەکی زەبەلاح دەتوانین بڵێن کە بە یەک لە سەرسێی بوجەی هەرێمی کوردستان بوو لە ساڵی 2014 و ساڵانی پێشوو تەرخان کرابوو بۆ ئەم وەزارەتە. بەڵام نەمانی ئەم بوجێ وای کرد کە هەموو پلانەکانی ئەم وەزارەتە پەک بخرێن و پەک بکەون نەتوانم بچنە بواری جێبەجێکردنەوە. لەبەر ئەوە ئێمە نیگەران بووین کە هاوڵاتیان لە کارەبانی گەرانن و ناتوانن کارەبا وەکو پێویست بۆیان دابین بکرێت و من لێرەوە داوای لێبوردن لە یەکەیەکەی هاوڵاتیانی خۆشەویستی کوردستانەکەین کە نەمانتوانی وەکو پێویست خزمەتگوزاری کارەبایان بۆ دابین بکەین. من لە چەند شوێنی تریش ڕامگەیاندووە ئەگەر هەر نەتوانم کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەم، بەڵام ئەتوانم وەکو هەموو هاوڵاتیەکی سادە بژیم بەقەدەر ئەوان کارەبام هەبێت و دوای کارەباش بە مۆلیدەی گەڕک کارەبا بۆ ماڵی خۆم وەکو پێشتر چۆن بووە هەروە بووە گوتومە بۆ ئەوەی من لەگەڵ ئازار و ناڕەحەتیەکانی نەبوونی کارەبا بژیم و هەوڵ بدەم لەو ڕوانگەوە زۆر هەوڵ بدەین تاوەکو بتوانین گرفتەکان چارەسەر بکەین و خزمەتێکی گەورەتر و باشتر بە هاوڵاتیانی کوردستان بکەین. ئومێد دەکەین کە ئینشاءالله حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەو گرفتانە چارەسەر بکات و بتوانین کە ئینشاءالله داهاتوومان باشتر بێ لە ئێستا.
وتمرجكان هي بو بارتي ديمقراطي كردستان ياخذ بو كابينه حكومه دارين مكتب بديل كان فقط هو وزاره كهرباء والدواء هي وزاره كذا اما ليسا ئەرکمانەوەیە ئەم وەزارەتە ڕادەستی حکوومەتەکەینە بۆ هیوای حکوومەت خۆی چی بە باشە زانێ بۆ چاکردنی وەزارەتی کارەبا بیکە هەر قسەیەکی ترمان هەبێ ئێستا نیمانە لە ئایندا ئێمە ئیستحقاقاتی خۆمانمان هەیە پەیوەندی نییە بە وەزارەتی کارەباوە ئێمە ئیستحقاقاتی زۆرمان هەیە هێشتا وەرمان نەگرتووە تەنها لەسەرەوە هەندێک ئیستحقاقی خۆمانمان وەرگرتووە هەر ئیستحقاقێکی تر وەربگرن ئیستحقاقی انتخابی خۆمانە پەیوەندی بەم مەوزوعەوە نییە و ئێمە وەزارەت ڕادەستەکەینەوە بە حکوومەت تا حکوومەت بتوانێت خۆی کێشەکانی چارەسەر کاوە لەو پەرچ و بڵاویە کە ئێستا دابەش بووە وەزارەتەکە ڕزگار کابی کاتە یەک شوێن و هەموو جەمسەرەکان یەک بخاتەوە بەڵێ والله ما في سيستم اداري جيجي كوين هي هو كتاب جيجي سلوسي حكومه توكل او اجادار جيجي سلوسي حكومه وزير كهرباء دستك هذا كان تاريخ تشوف بغرض وزير كهرباء شيء بسيار دزاني لشكل بيناني ولا كان برئيس يا سرطان هذا بيقومان هۆکارەکانی زۆرە بەڵام پێم وایە لە سەروی هەمووشیانەوە ئەو قەیرانە داراییە سەختەیە و جێبەجێ نەبوونی ئەو بەڵێنانەیە کە درابوو بە وەفدی دانووسکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کاتی وەرگرتنی ئەو وەزارەت سپاسانەکەین ساردەبان لەمە زیاد سەرواتان سپاس